بە زمانی بە ڕۆژی هەستام گوتم با گۆلکەچی بەم پێداویستی ماڵن پێویست بوو لەبەر ئەوەی پێویستی بە پارە هەبووە بۆ پێداویستی ماڵەوەیان لا ناحیەی قەسرێوە گۆلکێکی هێناوە بۆ مەیدانی حاجیاوە تاوەکو بیفرۆشێت. سەعدی دەڵێت بە زۆر لە بازگا ڕێگەیان پێداوە گۆلکەکە بهێنێت و پێیان وتووە نەیهێنیتەوە لەگەڵ خۆت چونکە ڕێگات پێ نادەین بۆیە ئێستا بەناچاری دەبێت بە زەرەریش بێت گۆلکەکەی بفرۆشێت. ینی داغیان کەن داغ کاکە بەسە تاکەنجین. سەعدی با نیگەرانیەوە داوا لە هاوڵاتیان دەکات لە کاتی هەڵبژاردندا هێزە دەسەڵاتدارەکان داخ بکەن و دەنگیان پێ نەدەن و هیچی تر ستام قبول نەکەن. کاک سەعدیەتەوە ئەو گۆلکە لە شوێنەوە؟ ئەو گۆلکەم لە قەسرەیە هینایە قوربان هەوڕۆ گوتم ڕەمەزانیشە بە زمانی بە ڕۆژی هەستام گوتم با گۆلکەچی بەم پێداویستی ماڵن پێویست بوو پارەن پێویست گوتم با گۆلکەچی بەمە مەیدانە بیفرۆشم کە هینام لە سەیتەڕەی ئەیگۆ چێی وا بەم گۆ کاکا بەم مەیدانە عاجزیاوایە گوتی ئاخر نەیفرۆشی نابی بهینیەوە گوتم کاکە لۆ نەیهینمەوە ئەو مەیدانە ئەوە کەس لی نەکڕیم آخر کو دەبیشتیوە وەڵا گوتی مەمنوعە و بڕیارە و هاتیە و کەس لۆی نییە یەک سەری ببە ئاگەر نەش فرۆشە دەی بە زەرەر بیدەم لۆی یعنی لەوێن دەرێ بەهانەت پێ ئەگری کاکە ڕێگات پێ نادە بڕوا بکە لە کاتی هەڵبژارنەیە قەڵەمە ڕۆژە چیلۆ تەرخان کە ڕۆژە چیلۆ لۆ فیدایی کە وەک ئەوەی وایە شۆڕشی بکەی بەڕاستی یعنی داغیان کەن داغ کاکە بەسە تاکەنجین ئەمە ئەو زوڵمەی قبولکەین. بەشێک لە ئاژەڵدارانی سنوورەکە لە مەیدانی ئاژەڵانی حاجیاوە گرتبوونەوەیەکی ناڕەزاییان ئەنجامدا وەک خۆیان دەڵێن ڕێگری دەکرێت لە هێنان و بردننی ئاژەڵەکانیان لە نێوان شارەکاندا لەلایەن بازگەکانەوە ئەمەش وای کردووە کڕین و فرۆشتنی ئاژەڵ لاواز بێت و ئەوانیش زەرەرمەند ببن. داوا لە وەزیری کوشت و کاڵ دەکەین کە ئەو سەرچاوی ئەم قەیرانەیە کە دروستی کردەوە لە ئێرەکانە کە ناها لە ماڵات بڕۆ بۆ زۆنی زەرد و سەوز ئەنی ئەو بەرپرسە وەزیری کوشت و کاڵ داوایان لێ دەکەین ئەگە هاوکاری ئەو خەڵکەی بدەن بکەن و ئەنی ڕێ بدەن کە ماڵات بێ و بڕۆ بۆەوە هەردوو زۆنەکە ئەنی وانەکەم بە بوێنە بارگرانی بۆش سەر ئەم میلەتەی فەقیرەی ئێستا کڕین و فرۆشتن حالیان ڕاوەستاوە ئێستا کابرا یەک گۆلچێکی بێ بۆ خێرا و ڕۆژەی هاتبوو کوڕەکانی لە هەولێر دادەنیشن بۆ خۆی کابرا لە سەر چاوی دادەنیشێت جوانەکەی دەویست تەلەفۆنی بۆ سەیتەرە کەوتی بەخوای زن نادەم مەیهێنە. بەهۆی ڕێپێنەدانیان لەلایەن بازگەکانەوە ئاژەڵدەرانی مەیدانی حاجیاوە نیگەران و وەک خۆیان دەڵێن بژێوی ژیانی ڕۆژانەی سەدان کەس لەسەر ئەو مەیدانەیە و لە ئێستادا کڕین و فرۆشتن و بازار بە تەواوی سست بووە و داوا دەکەن ڕێگاکان بەڕوویاندا بکرێنەوە و لا بازگەکانیش ڕێگریان لێ نەکرێت. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام مەیدانی ئاژەڵانی حاجیاوە.